بەقەدر من پێمە هەتا کورزمانان و خەڵکی کوردی دانیشتووی ئەمریکا و هەتا کەنەداش یعنی ئەبێ پەیوەست بن بەم حرەکەیەوە، چونکەم حرەکەیە حرەکەی دژی فاشیزمە، دژی حتاکو ناپەنابەریە، حتاکو ئێسامە کەسێکمان لە کەنەدا هەڵبژاردووە تر ئەمە بەساب لیبرالیشە، بەڵام هەمان سیاسەتی ترامپ دەباتە پێشناوکەدا. ئێستا چەندین قەراری بەدەستەوەیە یعنی لە بێڵی 2012 زۆر حەق و حقوقی پەنابەر کۆچبەر حتا بۆ ژیانی خەڵکتر خەریکە لێ دەچێنێتەوە، بۆیە تر زەرورە ئەم خەڵکە بێتە پاڵ ئەم حرەکەیەوە و ئەمە قازانجی بۆ کولی بەشەرەتەیە نەکرد بۆ خەڵکی ئەسڵی ئەمریکی کە پێیان وابێ بەس ئەمە سپی پێسەکانی سوپادیان هەیە یان تر شەڕێکی نێوان لیبرال دیموکرات و جمهوریەکانە. مناڵم دیموکراتەکانیش دەستیان هەیە لەم خۆپیشاندان و لەم ناڕەزایەتیە، بەڵام لە کولدا ئەمە خەڵکە دەتوانێت حتاکو لە سیاسەتی داهاتووی ئەمریکا دەور و نەخشیانە بێ، حیزبی تازان هەبێ، بتوانن هەتا ئەم دوو حیزبەیسکە یاری بە چارنووسی خەڵکی ئەمریکا و دنیاوانەکەن ئتر بە هیوامەوەی بەشدار بین لەو چالاکی و لەو سیاسەتێک کە گروپی 50 بەدەستی وەگرتووە.